حەزەکەم بە وردی بەڕاستی پرۆتۆکۆڵی کەوتن و ڕزگارکردنم قۆناغ بە قۆناغ بۆ باسکەیتم پرۆسەیە چۆنە بێ. تۆ کاتێ فڕۆکە لە ئاسمانی دوژمن لێ ئەدرێتن تەمان وەکو تومە کۆمەڵی هەنگاو هەیە ئەبێتن پێش ئەوەی کە فڕۆکەوان خۆی فرێداتن ئەبێ بانگ بکاتن یعنی وەکووتمان خۆی مەیدەیەر مەیدەی بانگەکاتن سێ جار دوای ئەوە ئەو کورسیە بسماری تایە پێشەوە ڕنگ بێ دەری کردبێتن یان لەو کاتە دەریەکاتن اینجا حڵقەکان ڕائشێشێ و کورسەکە ئۆتۆماتیک خۆی ئەکەوێتە ئیش و دێتە دەرەوە دوو گولەی زەخمی پێوەیە ئاگرێکی زۆری لێ دەرەچێت لە نێوان 50 تا 70 متر فرێدا و کورسەکە دوایەوە لێ بێتەوە بە پەرەشوت دێتە خوارەوە. بەڵام لەو کاتەی کە ئەو بانگەکە لێدرا ئەو کورسیە خۆی ئۆتۆماتیکەکەوێتە ئیش یعنی سیگناڵە نێرێتن بۆ مانگی دەست کرد و گەڕێتەوە بۆ زەوی کورسێکە بەردەوام ئەو ئیشارەتە ئەدا و سیگناڵە ئەداتن تاکو نیوان 15 تاکو 19 ساعت وەکو وتمان بەردەوامەیدا ئەزانن کورسەکە لە چۆکەوتووە بەڵام شارت نییە فڕۆکەوان لە تەکی بکەوێت چونکە ئەو سیستەمێتری پێ دوورەکەوێتەوە خۆی بپارێزێ بشارێتەوە ئاوها ئەبێتن هەنگاوەکانی یەکەم دوایەوە ئیتر ئەو مەشقی کە فڕۆکەوان بینیوێتی ئەبێت جێبەجێی بکاتن ئەگەر نێزیکی دوژمن بکەوێ نابێ بجوولێتەوە ئەبێ خۆی بشارێتەوە بەس پەرەشوتوانەیە بێ کۆبکاتەوە بیشارێتەوە نەیبینن خۆی ئەشارێتەوە تاکو شەوی بەسەرادێ شەو ئەکەوێتە حرەکات تەمان کە ئەوی شەکەوێتن بڵێن GPS قۆمباس حۆک ئەمانی کە پێڵێن قبلە نامە و کۆمەڵی تکنۆلۆژیای تری پێەیە توانێت ڕێخۆی بدۆزێتەوە بە چلایەکە بڕاتن بۆ ئەوی دوور بکەوێتەوە. ئەمە هەنگاوی یەکەم کە دەست پێەکاتن بە شەو حرەکەتەکە بە ڕۆژ خۆی ماتەکاتن دوایەوە هەنگاوی دووەم بمێنێ لەسەر ژیان ینی نەمرێ ئەو جنتایی کە لەگەڵی ئاکەوێتن جنتایەتر هەیە لەگەڵی ئاکەوێ خۆراکی تایە شیر و نەستەلە و حەبوو ئەوانەی زۆر تایە لەگەڵ بەلەمیشی تایە هەنگاوی تریش ئیتر چۆن خۆی بپارێزێ کە ئەکەوێتە شەڕ دەمانچی پێە ئەتوانێت شەڕ بکاتن تەسلیم لە بێتن بۆ نمونە شەڕ بکاتن ئەگەر سەیری ڤیددیۆی فڕۆکەوانە ڕووسیەکە بکەیت لە سووریا کاتی خۆی کە کەوتە خوارەوە لە جۆری سیخۆی 24ەکە یعنی بەدەمانچە شەڕێکی سەختی کرد بەرامبەر ئەو هەموو چەکدارانەی سوپای ئازادی سووریا جێیش الحوریان پیانەوت نەیانتوانی بۆ هەموو کڵاشنکۆفە بیکوژن لە پشت بەردێ گەورە خۆی شاردبووە و شەڕێ کرد ئاخری بە بۆمبی دەست ینی بۆیان فرێدا چەندانەیەک و کوشتیان فڕۆکەوانەکەیان کوشتن کە نەیانتوانی بیگرن ئەجا ئەمێنێتن ئەو سیستەمەی ترت کە پێە جیهازێترە کە پێوترێ SEL ئەمە ئەبێ ئیشارەت لە شوێنی بەرزی بداتن بەڵام ناتوانانی بەردەوام بیخەیتە ئیش لەبەرەوەی ئیشارەتەکە دوژمنی شوەریەگرێتن ئەزانێ لە کوێیت ئەجا کۆدت هەیە طبعا ئەمە عملیاتانی هەمووی باسەکەم تایبەتی کورسیەکە مشەفەرە ئەوە نییە دوژمن لی تێبگاتن نەخێر شفرەی تایبەتی خۆی هەیە ئەمەم هەنگاوانە ئەبێتن فڕۆکەوان کە خۆی فرێدا نەجاتێ بێتن.